پزیشکیان گەیشتە عێراق و سەردانی هەولێر و سلێمانیش دەکات. وا بڕیارە پزیشکیان کارەکانی ئیبراهیم ڕەییسی تەواو بکات. تیوار یەکەم میدیا بوو پێشتر سەردانەکەی پزیشکیانی بۆ هەولێر و سلێمانی ئاشکرا کردبوو. مەسعود پزیشکیان سەرۆکۆمارە نوێەکەی ئێران لە یەکەم وێستگەی گەشتی دەرەوەی وڵاتەکەیدا سەردانی عێراقی کرد و سەر لە بەیانی ئەمڕۆ گەیشتە فڕۆکەخانەی بەغدا. با چەند کاتژمێرێک پێش گەیشتنی پزیشکیان بۆ بەغدا بە هاوەن هێرش کرایە سەر بنکەی ئەمریکا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا. ئەماش دڵەڕاوکەی لای بەرپرسانی عێراق و ئێران دروست کرد. هەرچۆنێک بێت کاتژمێر 8 بەیانی فڕۆکەکەی مەسعود پزیشکیان لە خاکی عێراق نیشتەوە و محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق پێشوازی لێکرد. سەرۆکۆماری نوێی ئێران لە سەردانەکەیدا بە نیازە گرێبەست و کارەکانی ئیبراهیم ڕەییسی سەرۆکۆماری کۆچکردووی ئێران تەواو بکات کە مەرگ و کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی مەودای نەدا سەردانی عێراق و هەرێمی کوردستان بکات. پرسی جێبەجێکردنی ڕێککەوتنە ئەمنیەکەی نێوان عێراق و ئێران و پاراستنی یاسایشی سنوورەکان و چەککردنی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناویاندا گرنگترین پرس و دۆسیەی ناوجانتاکەی پزیشکیانن کە لەگەڵ بەرپرسانی عێراق و هەرێم تاوتوێیان دەکات. ئاوکات ئاڵوگۆڕ و پەرەپێدان بە پەیوەندیە بازرگانیەکانی نێوان عێراق و ئێران و هەرێم یەکێکی دیکە دەبێت لەو دۆسیانەی کە لە نێوانیاندا تاوتوێ دەکرێت. سەرچاوەیەکی سیاسی ئاگادار بە تیواری ڕاگەاند. چەند ڕێککەوتنی بازرگانی لە نێوان ئێران و عێراق و هاوکات ئێران و هەرێمی کوردستان لە میانی سەردانەکەی سەرۆکی ئێراندا واشۆ دەکرێت. سەرۆکی نوێی ئێران جگە لە بەغدا دەچێتە نەجەف و بەسرەش بڕیارە سبەینێش بگاتە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر لەگەڵ سەرۆکی هەرێم و حکوومەت و بەرپرسانی باڵای هەرێم کۆ ببێتەوە. وا بڕیارە پاشنیوەڕۆی سبەینێ سەردانی سلێمانیش بکات و لەگەڵ نوێنەری بەشێک لە حیزبەکانی سلێمانی کۆ ببێتەوە. پێشتر تیوار وەک یەکەم میدیا شکرای کردبوو کە سەرۆکۆماری ئێران لە میانی سەردانەکەی بۆ عێراق سەردانی هەولێر و سلێمانیش دەکات. پێش سەردانەکەی پزیشکیان بۆ سلێمانی بە هەفتەیەک یەکێتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی لە چەکدا ماڵی و کەمپی زڕگوێزی داخست و لە بەرامبەردا لە کەمپی سوورداش جێگیری کردن. هاوکات یەکێتی پێشمەرگەیەکی ڕۆژهەڵاتی کوردستانیشی ڕادستی ئێران کردەوە. ئەمەش وەک ئامادەکاریەک بۆ سەردانەکەی پزیشکیان بۆ سلێمانی دەبینرێت. هەرچۆنێک بێت سەرۆکۆماری نوێی ئێران بە کۆمەڵێک دۆسیەی نوێی ئەمنی و بازرگانیەوە 2 ڕۆژ لە عێراق و هەرێمی کوردستان دەمێنێتەوە و چاوی لەسەر ئەوەیە پەیوەندیە دەرەکیەکانی ئێران لە ڕێگەی عێراقەوە بەڕووی ئێراندا بکاتەوە.